گوێگرتن لە بۆ ئەم بابەتە مێژوویانەی میلەتی خۆمان و گەلانی شەوساوەی جیهانیش یەکەمیان وتم باسی ئەوەت بۆ دەکا گەشبین بە بەژیان خوا دەرگای ڕەحمەتت هەر لێ دەکاتەوە هەر بەتەنها تۆ گرفتار نی. دووەمیان پێت دەڵێ ئەگەر ستەمت کردووە تا فرسەتت لەبەردەستایە دەرز لە ستەمکاری ڕابردوو وەرگرە تەوبە بکە. ئەگەر دوو لە ڕووی ئەوە کەسێکی ناخپیسی بزانن ناخپیسەکان لە ڕووداوەکان و بیرەوەریەکاندا دەیخوێنێەوە چیان لێ بەسەر هات. ئەگەر خۆ بەزلزانی ئەگەر حەسوودیت هەیە ئەگەر کەوا دەستت هەیە لە تێکدانی ماڵی خەڵکدا ئەگەر ماڵی خەڵکت خواردووە خۆت بە براوە مەزانە فرسەتێک وەرگرە چونکە دوا ڕۆژی ڕووداوەکان دەبینی ئەو ستەمکارانە چیان لێ هاتووە مێژوو فێری ئەوەت دەکا. سێمیان دەتکا بە کەسێکی هیممەت بەرز جاران میلەتی کوردی ئێمە ڕۆڵەکانی هەمووی ئاشنا بوو بە ژیانی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە ژیاننامەی پێغەمبەرانی دەخوێندەوە دەبوو بە کەسێکی بە هیممەت حتا تەنانەت ئەو ئەفسانانەی کە دەخوێندرانەوە بەس باسی پاڵەوانەکان بوون گەنجەکانی ئێمە حەزیان بە پاڵەوانیەتی دەکرد باسی داستانەکانی پێشمەرگە و قارەمانیەتیش سەرکردەکانیان دەکرد دەیانگوت ئەوەندە گیانفیدان گەنجی ئێمە ڕۆحی خۆی بە قوربانی خاک و نەتەوەکەی دەکرد. ئەی ئێستا چی؟ ئێستا گەنجی ئێمە بە کوڕ و بەکس چیەوە وەڵڵا سەیری فیلم و تورکیەکەی کردو کە ئەو ژەهرە دەهێنرێتە ناو ماڵەکانمانەوە خەتای خۆتە بەڕێزەمەگە بێڵی ئەو کەناڵە لە ماڵەکەت دابێ کە ئەو فلیمە لێ دەدرێت ئەوە ماڵ و منداڵەکەت لە ناو دەبا ئەوەی کە دین حرامی کردووە لەبەر خۆتە. وەڵڵا کوڕەکە وای لێ دێ کچەکە بەس بگریە ئەوەی ناو فلیمەکە خیانەتی لێکرا و عاشقەکەی وازی لێهێنا و متمانی تەنانەت بە ژیانی هاوسەریش نامێنێ بۆ ئێوە هەموو تەڵاقە هەیە کەس متمانی بە کەس نەماوە ئەوەندەی خیانەت بینیوە هیممەت کووە یاخوا لێمان نەقەومێ ئەو قارەمانانەی قەدیمت دەست دەکەوێتەوە. هیممەتی گەنجی ئێمە هەمووی بێتە یاری من ناڵێم وەرزش خراپە ببێتە یاری تۆپی پێ و فڵان یاری چێ ئەوەندە گۆڵەی کرد و فڵان تیپە لەو سەری دنیا بردیەوە بەبێەوەی کەس حساب بۆ تۆ بکە هەموو هیممەتت ئەوە بێ ناوی دوو سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەزانی ناوی دوو پیاوی قارەمانی مێژوەکەی خۆن نەزانێ بێت چه هیممەتێکت هەبێ. ئێمە ئەم ساڵەمە شەشەمین ئەڵقەی ئەم زنجیرە باسێ ئەمجا خەڵکێک بە ئاگادێتەوە وەڵڵاهی مامۆستا نەمزانی و میلەتەکەم ئاوای لێکراوە ئەو میلەتە هیممەتی هەبوو جارش کەش زیندوو بووەوە ئەو تاقانانەی ئەنفال بەبێ دایک و باوەک بە منداڵی گەورە بوون ئەلحەمدولایە ئێستا کەسانی زۆر گەورە و پێشکەوتون لەسەر قاچی خۆیان وەستاون ئەوە هیممەتەکە هەبوو. ئێمە دەیانەوێت بێ هیممەتمان کەن بۆیە لەگەڵ مێژووی خۆتاندا بن.